سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی تری دەنگدەر و کاندید لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبینەوە بۆ ئەم بەرنمەیەش تەوەرێکی گرنگ تەوەرێکی سەرەکی و گرنگبان هەڵبژاردووە کە ئەویش چاکسازی سیاسیە لە هەرێمی کوردستان. چاکسازی سیاسی تا چەند ڕۆڵی هەیە لەوەی کە ئێمە بتوانین هەڵبژاردنێکی پاک و بێگەرد، هەڵبژاردنێکی شەفاف، هەڵبژاردنێکی گژگیر لە هەرێمی کوردستان بەڕێوە ببین. تا چەند چاکسازی سیاسی ڕۆڵی هەیە لە مۆدێرنەکردنی ئەو بابەتانی کە لە هەرێمی کوردستانە هەیە، یاخود ئەتوانین بڵێن بە دیاریکراوی هەڵبژاردن تا چەند گرنگە چاکسازی سیاسی بکرێ بۆی کە هەڵبژاردنێکی باش، هەڵبژاردنێکی گونجاو، هەڵبژاردنێکی شەفافانە لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت. ئەم بابەتە گرنگترە بێت لەوەی کە ئێمە لەگەڵ کۆمەڵێک لە کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان، کاندیدانی لیستی 129 قساکەین لەم بەرنامەیە لەسەر ئەم بابەتە گرنگە، بزانین یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند کاری لەسەر ئەوە کردووە کە چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستاندا بکاتە بەرنامەی سەرەکی خۆی و ئەولەوێتی کارەکانی و بۆ ئەوەی کە لە داهاتووە لە پەرلەمانی کوردستاندا دوای هەڵبژاردن بتوانێت ئەم چاکسازیە سیاسیانە لە ئەرزی واقعدا بەرجەستە بکە. بۆ ئەم بابەتە، بۆ ئەم تەوەرە سەرەکیە، ئێمە ئەمڕۆ چەند کاندیدێکی ئازیزی لیستی 129 لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان لەگەڵماندان بۆی کە باسی ئەم بابەتە بکەین. ئێمە سەرەتا بۆی کە پێشەوەی بچینە ناو بەرنامەکەەوە، پێشەوەی کە پرسیارە سەرەکیەکەی بەرنامەکە بکەین، ئەمانەوێ هەریەک لەو بەڕێزانی کە لێرە ئامادەن خۆیان بناسێنن بە دوو خولەک باسی خۆیان بکەن. فەرموو دکتۆر. زۆر سپاس. ئێوارەتان باش. من ناوم ڕێبوار محەممەد ساڵح، دکتۆرامەیە لە یاسای شارستانی لە 12 ئامادەی لە ساڵی 2006 سێم بووم لەسەر ئاستی عێراق. لە یەکەمەکانی زانکۆی سلێمانی بووم لە کۆلێژی یاسا. ماستەرم لە یاسای تایبەت بە پلەی ئیمتیاز بەدەستێناوە و دکتۆرام لە قانونی مەدەنی لە یاسای شارستانی بە پلەی زۆر باشەی باڵا بەدەست هێناوە. چەندین توێژینەوەی زانستی یاسایم لەسەر سێکتەرە جیاوازەکان هەیە و دوو کتێبی یاسایم نووسیوە بە زمانی عەرەبی لەسەر قانونی مەدەنی لە وڵاتی میسر چاپ کراوە و زیاتر لە 10 ساڵە مامۆستام لە کۆلێژی یاسا لە زانکۆی گەرمیان. دەستخۆش. کاکزانە؟ پێشێکی بە ناوی خی گەورە. ئێوارەتان باش. من زانا قادر عەزیز، کاندیدی ژمارە 37 لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. من دەچووی کۆلێژی پەروەردەی وەردشم لە بواری ڕاگەیاندن، لە بواری پەروەردە، لە بواری وەردش من کارم کردووە. لە بوارانەی کارم کردو کۆمەڵی داهێنانی زۆرم بەدیهێناوە. خاوەنی دوو کتێبم، خاوەنی 6 لێکۆڵینەوەم، بەشداری کۆنفرانسی نێودەوڵەتیم کردووە، دامەزرێنەری کۆمەڵی ڕۆژنامەنووسانی وەرشیم، دامەزرێنەری ڕێکخراوی کاشۆم، یەکەم ڕۆژنامەنووسم لەسەر ئاسی عێراق بەشداری مۆندیالم کردو بە فەرمی، یەکەم ڕۆژنامەنووسم ئەندامم لە ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی و یەکەم ڕۆژنامەنووسم کە بەشداری جامی قاراتم کردووە و یەکەم کۆنفرانس تایبەت بەوانەی پەروەردەی وەرشی ڕێکخراوی ئێمە ئەنجامیدا و یەکەم کۆنفرانسی حکوومەت تایبەت بەوانەی پەروەردەی وەرشی ئێمە لە سلەیمانی ئەنجامماندا. کۆمەڵی داهێنانی ترمان بووە. هیوادارم کە بتوانیم بگەینە پەرلەمان. دوایین دەستکەوتی من ماوەی 3 ساڵە خەریکم لێکۆڵینەوەیەکم کردووە لەسەر بە یاساییکردنی وەردش لە هەرێمی کوردستان کە لە 92 تا ئێستا حکوومەت هەیە، پەرلەمان هەیە، تا ئێستا وەردش لە هەرێمی کوردستان یاسای نییە. ئەمەش کۆمەڵێ گیرروگرفتی بۆ چینی لاوان و گەنجان و وەردشکاران دروستکووە. سپاس بۆ خوا من توانیمە بە لێکۆڵینەوەیەک چۆن بە یاسایی بکەین وەردش لە هەرێمی کوردستان. سپاس بۆخوا ئامادێ و ئەگەر بڕیار بێ لەگەڵ خۆم ئێبەمە پەرلەمان پشت بەخوای گەور. سپاس بۆیەوە. دکتۆرە لاڤە. سڵاوتان لێبێ. من دکتۆرە لاڤە ئاراز ئیبراهیم لە ساڵی 1990 لە شاری سلێمانی لەدایک بووم، کاندیدی ژمارە 63 لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. خاوەنی بڕوانامەی دکتۆرام بە پلەی زۆر باشی باڵا لە بواری دارایی و ئابووری، خاوەنی بڕوانامەی ماسەرم لە ئابووری و بەڕێوەبردن بە پلەی باڵا، یەکەمی سەر ئاستی کۆلێژی کارگێڕی و ئابووری بووم بە پلەی باڵا. لە ئێستایا ڕاگرم لە پەیمانگای تەکنیکی و پیشەی ئەزمار و مامۆسام لە زانکۆی سلێمانی، خاوەنی چەندین توێژینەوەم لە بوارەکانی دارایی و ئابووری
و کاندیدی ژمارە 63 لە لیستی 129 نیشتیمانی کوردستان. زۆر سپاس دکتۆرە لاڤە، سپاس بۆ ناساندنەکەت. کاک سالاری بازیان بەخێر بی، خۆت بناسێنە سەرەتا بووی کە هەم هاوڵاتیان هەرچەندە کاک سالار ینی لە ناو هاوڵاتیانە بە بەردەوامێک و کاندیدەکانی تر بە خۆت بناسێن. من ناو مامۆستا سالاری بازیانە و کاندیدی ژمارە 67م لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. سالاری بازیان بە دوای ئەو پرۆژە یاسانە بێت کە خەمی خەڵکە و بە دوای ئەو پرۆژە یاسانەوە بێت کە نزیکە لە چارەسەرکردنی کێشە سیاسی و کێشەکانی حکومداری و بە دوواداچوونەکەم و بە جەراعەت و بە ئازایەتیەوە چاودێری حکوومەت دەکەم و دەتوانین ئەو پەرلەمانی کار دەکەین بۆ پەرلەمانە شێوەی شەرعی و یاسایی خۆی وەرگێتەوە کە بەرزترین دەسەڵاتی یاسادانان و شەرعی لە هەرێمی کوردستان پەرلەمانە وەکو دروشمی سالار واز لە دەردبژێری بێنین و دەردەکان چارەسەرکەین. بەخێر بێن. بە پرسیارێک هەیە بۆ ئێوەی بەڕێز کە پرسیارێکی سەرەکی و جەوهەری بەرنامەکەیە. پرسیارەکە ئەوەیە ئێوە هەریشێکتان کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان، کاندیدی لیستی ژمارە 129 بۆ پەرلەمانی داهاتووی هەرێمی کوردستان. با بزانین دکتۆر با لە جەنابتەوە دەست پێ بکەین. پرسیارەکە ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن کار لەسەر چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستانەکە؟ ئایا چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستان ڕۆڵی هەیە لەوەی کە ژیان و گوزەرانی خەڵک چاک بکە بەرەو باشتری بەرێ؟ یعنی چ کاریگەریەک لەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستانەکە؟ بۆ هەر چوار کاندیدەکەیە سەرەتا لە دکتۆرۆ دەست پێ دەکەین. دکتۆر جەنابتان وەکو پسپۆڕێکی بواری یاسایی ئەمانەیە جۆرێک لە پەیوەندی لە نێوان چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستان و لە ڕێگەی یاسا و بەرجەستەکردنی یاسا چۆن ئەم کارە ئەتوانین ئەنجام بین. دەستخۆش تەبان دوای وەڵامدانەوەی پرسیارەکەی جەنابەت ئەگەر دەرفەت هەبوو قسەیەک لەسەر کارنامەکەی خۆمەکەم. کارنامەیەکی 11 خاڵیم بۆ پەرلەمانی کوردستان ئامادە کردووە. خاڵ بە خاڵی ئەم کارنامەیە گرنگترین ئەو بوارانن کە کێشە و مەشاکیلی خەڵکن و فراغ و بۆشایی قانونیمان هەیە. زۆر باش. پرۆژە و بەرنامەمان هەیە کە چۆن ئەو سێکتەرانە بە یاسا ڕێک بخەین. دەرفەت بە جەنابتەین بۆوان بەس پرسیارەکەمان. چاکسازی سیاسی سەرچاوەی گرنگە با بڵێن پێویستە نقطەی سەرەکی بۆ ئەوەی دەست بۆ چاکسازی سیاسی بەرین بۆ ئەوەی سیستەمی حکومڕانی بۆ ئەوەی میتۆدی سیاسی ڕیفۆرمی تیا بکەین پرسی قانونی انتخابیە لە تەواوی دنیا بۆ ئەوەی بتوانی تەتەوریەک لە نظامی سیاسیە ڕوو بدا بۆ ئەوەی بتوانی چاکسازی و ڕیفۆرم بکەی پێویستە سیستەمی انتخابی نظامی انتخابیت بگۆڕی. ئێمە لە هەرێمی کوردستاندا دەیان ساڵە بە سیستەمێکی تەقلیدی هەڵبژاردنەکەین، سیستەمێک کە خول دوای خول چەقبەستوی و بنبەستی سیاسی زیاتر ئەکرد، سیستەمێک کە خول دوای خول پەرلەمانی بێشکۆ بێهەیبەتە کرد، سیستەمێک کە خول دوای خول بێمتمانەی لە نێوان هاوڵاتیان و دامەزاوی پەرلەمانە زیاتر ئەبوو. خۆشبەختانە 2 ساڵی ڕابردووە یەکێتی نیشتیمانی کوردستان بە حیکمەت و دانایی سەرۆک پاڤڵ سوور بوو جەختی کردەوە لەوەی کە ئیدی ئەبێ بەم سیستەمە هەڵبژاردن کۆتایی بێ. ئێمە ناچینە هەڵبژاردنێکەوە کە بە سیستەمێکی تەقلیدی بکرێ بۆی بتوانین ئیسلاحێکی سیاسی ڕاستەقینە بکەین، بۆی ئەو بەڵێنانە ئەیدێن بە خەڵکی کوردستان بتوانین جێبەجێ بکەین ئەبێ سیستەمی انتخابی بگۆڕین. خۆشبەختانە سیستەمی انتخابی ئێستا گۆڕاوە، داواکاریەکەتی نیشتیمانی کوردستان بووە نقطەی سەرەکی ئیسلاحی سیاسیە. گۆڕانکاریەکەش بە قرارێکی محکەمەی اتحادی کراوە کە دەستەی دادۆری هەڵبژاردنش خۆشبەختانە پەسەندی کردووە. ئەم عەدالەت با بڵێن ئیسلاحی سیاسی لە نظامی انتخابیە عەدالەت ئەهێنێتەکایەوە. تەماشا بکەن پێشتر بە یەک نظام انتخاباتەکرا با بڵێن بە یەک بازنەی لە دهۆکەوە تاوەکو گەرمیان یەک بازنەی انتخابی بوو. ئەمە نەعەدالەتی لە پرسی انتخابات هێنایەکایەوە. دەنگدەری گەرمیان، دەنگدەری شارەزۆر، دەنگدەری ناوچەکانی تر ممکن بوو کە نوێنەریان نەبێ لە پەرلەمانی کوردستان. دەنگدەری پێکاتەکان لە پارێزگای سلێمانی نوێنەریان نەبوو لە پەرلەمانی کوردستان. ئەمە نەعەدالەتیەکی لە نظامی انتخابی دروست کردبوو. خۆشبەختانە پرسی نظامی انتخابی ڕێکخراوەتەوە. ئەوەی کە ماوە
ئێمە ئەم هەڵبژارنە ببینەوە زۆرترین کورسی مسۆگەر بکەین زۆرترین دەنگ تەسلیم یەکێتی بکەین سەرۆک پاڤڵ پێیوتین بۆ 20 ئێمە نیو سەعات پێویستیم بە ئێوەیە دەنگەکانتان تەسلیم یەکێتی بکەن ئیدی لێگەڕێن ئێمە ئەیکەین هەرێمی کورسان نابێ چیدی نابێت بێدەستور بێت بێدەستوری لە هەرێمی کورسان نەبوونی دادگای دەستوری لە هەرێمی کورسان وای کردو کە فەوزایەکی قانونی دروست بێ وای کردو کە ئەگەر یاسایەک لە پەرلەمانی کورسان دەرچوو ڕاستەخۆ پەنابەی بۆ محکەمەی اتحادی لە بەغا لە کاتێکە ئەمە کیانێکی سەرنی قانونیمان هەیە کیانێکی مستەقلمان هەیە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقا دەتوانین دەستورمان هەبوو دادگای دەستوریمان هەبێ کاتێک کە دەستورمان دانا لە دەستورا کۆمەڵە هێڵی گشتی دادەنین دەستورێکی مەدەنی و هاوچەرخ لە چوارچێوەی ئەم دەستورا لەژێر چەتری ئەم دەستورا دەتوانین سەرجەم یاساکانی تجارێکی دابڕێژینەوە زۆربەی یاساکانمان نەعادالەتی تایە تا ئێستا ئێمە لە هەرێمی کورسان یاسای بوجەمان نییە ناتوانانی ئیسلاحی سیاسی بکەی کاتێک کە مشکلت هەبێت لە عدالەت لا بەشکردنی داهاتەکان لە پێشکەشتنی خزمەتگوزاریەکان ناتوانانی دەست بۆ ئیسلاحی سیاسی بێت کە خەریتەی حکومڕانی لە هەرێمی کورسان ناڕوون بێ نیزامی حکومڕانی لە هەرێمی کورسان نازانی ئێستا چ جۆرە نیزام ئەگەر ئەو پرسیاری لە من بکەی نازانم لە ڕاستیە نظامێکی ڕیاسیە نظامێکی پەرلەمانیە نظامێکی مەلەکیە چییە چکە دەستورم نییە دەستور پێم دەڵێ هەرێمی کورسان لەسەر چ نظامێک دەڕۆە سیستەمی حکومڕانەکەم چییە مەبدەئی فەسڵ بەینە سوڵتات کە یەکێک لە بنەما گشتیەکان مۆنتسکیۆ دایناوە و تا ئێستا لە هەموو دەوڵەتێکە بە ئیشی پێ بکرێ و بنەمای سەرەکی حکومڕانی دەوڵەتداریە لە هەرێمی کورسان هەر وجودی تا ئێمە بێ لە سەرەتایە ئەوەی کە من لە وتەکانی بەڕێزە تێگەیشتم ئەبێ لە سەرەتای ئێمە بنەمایەکی باشی یاسایی تۆکمەمان هەبێ لە هەرێمی کوردستان بێگومان لێکی لەو بنەمانە کە ئێستا بەدی هاتووە تعدیلی نظامی انتخابی و گەڕانەوەی عدالەتە بۆ انتخابات دووەم ئەنجامدانی هەڵبژاردن و گەڕانەوەی شەرعیەت و شکۆیە بۆ پەرلەمان سێم نقطە دانانی دەستورێکی مەدەنیە دەستورێک کە وەکو وتم بنەمای جیاکردنەوەی دەسەڵاتەکان لە یەکتری تەزبیت بکە و احترامی بگیرێ زۆر جا دەوترێ ئەگەر دەستوریشمان هەبێ احترامی ناگیرێ دەستور چه ئەهمێتێکیە کە ئێمە یاساکان پێشەی لەکرێ ئەم قسەی لە ڕاستیە وان نییە چکە قووەتی دەستور جیاوازە لە قووەتی قانونی عادی پێشێلکردنی دەستور عقوبەکەی گەورەترە لە پێشێلکردنی یاسای ئاسایی و ئەو تەرشیعی لە پەرلەمان دەرەچێ دەستور چوارچێوەیەکمان بۆ دیاریەکە و دەسەڵاتەکان هەمووی سنووری خۆی بۆ دیاریەکە بە شێوازێک کە سوڵتەی تەنفیزی سەرۆکی حکومەت جورئەت نەکات تەدەخل لە سوڵتەی قەزایی بکە جورئەت نەکات لە بری دادگا بڕیار بدا بەداخەوە ئێمە لە چەندی ساڵی ڕابردوو ئەو کەیسانەی کە لە هەولێر و دهۆک کەیسی بە تایبەتی ئازادی خوازان ئەوانی تریش پێش ئەوەی محکەمەی تحقیق بکە مەسعود بەرزانی بڕیاری ئەدا کە ئەم کابرا تاوانبارە دەبێ عقوبە بدرێ لە کاتێک ئەمە بنەمایەکی دەستوریمانەیە المتهم بەریئون حتا یوثبت ئیدانەتەهو متهم تۆمەتبار بێتاوانە تا ئەو کاتێک کە تاوانەکەی ئەسەرمێنرێ هەموو ئەمانە ئیشی قەزایە لە کاتێکە لە ساڵانی ڕابردووە سوڵتەی تەنفیزی و ڕئیسی سوڵتەی تەنفیزی کە سەرۆکی حکومەتە تەدەخولی تیا کردووە لە بە هەمان شێوە داخستنی پەرلەمان بێڕۆڵکردنی پەرلەمان گوێنەگرتن لە پەرلەمان هەمووی سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی دەستورێکی مەدەنی بۆ نەبوونی دادگای دەستوری بۆ تێکدانی هاوسەنگی پەرلەمانی ئەو نیزام انتخابیە دۆخێکی دروست کردبوو کە تۆ ئەگەر بیتوستایەن چاکسازیەکی یاسایی بکەی چاکسازیەکی سیاسی بە یاسا بکەی زۆرینەیەکی مزەیفی پەرلەمانی ئامادە بوو دەبوو لەمپەر لە بەدەستا یەک شتی تر هەیە دکتۆر ینی شتێکی تریش هەیە پرسیارە زۆر جار ینی ئەومە بۆ بوارە باسی بوارە ڕۆژنامەوانیەکە بکەم ینی لە بواری یاسای ڕۆژنامەگەری ینی زۆر جار ڕوبەڕووی ئەوە شەبووینەوە ڕۆژنامە نووسان ڕوبەڕووی ئەوە بوونەوە کە یاسایەکمان هەیە یاسای ڕۆژنامەگەریە بەپی ئەم یاسا بە مامەڵە لەگەڵ ڕۆژنامە نووسانە بکرێت لە کاتێکا وا ئەکرا جاری وا هەبوو بە یاسا عێراقیەکە ینی بە یاسای گشتی عێراقی مامەڵە لەگەڵ ڕۆژنامە نووسانەکرا نەک بە یاسا ڕۆژنامەگەرێکە ئەمەش بۆ خۆی گرفتێک بوو بێگومانەوە یەکێک لە گرفتەکان کە ئێمە تا ئێستا بە تایبەتی لە میدیا ئەلکترۆنی تا ئێستا ئێمە کە زۆربەی ڕۆژنامەکان زۆربەی نووسینەکان بۆ بە ئەلکترۆنی تا ئێستا یاسایەکمانەیە بۆ تەنزیمی میدیا ئەلکترۆنی ئەو یاسایی کە دەرچێنراوە تعلیق کرا یاسایەکی زۆر کرچوکاڵ بوو مەبەستمەوەیە لە یعنی زۆر جار بە یاساکە ئیش ناکرێ بە مەزاجەکە ئیشەکرێ ئەگەڕێنەوە بۆ قانونە عێراقیەکە ناگەڕێنەوە بۆ قانونە ڕۆژنامەگەری ئەمە بۆ هەمووشی تعمیمەکرێت دیسان ئەمە هۆکارەکەی تەجانی شکاندنی مەبدەئی فەسڵ بینە سوڵتاتە ئەمە شوێنکەوتەی مەزاجی سەرۆکی حکومەتە ئەگەر نادادگا ڕۆژنامەنووس یاسایەکی تایبەتمانە دەبێت بۆ یاسا مامەڵی لەگەڵ بکە یا مەبدەیەکی قانونیمانەی ئەڵێ الخاص قەید العام یعنی دەقی تایبەت دەقی گشتی ڕادەگرێ
قانونی عقوبات یاسای سادان یاسایەکی گشتیە بەنسبەت میدیاکارەوە کاتێک قانونێکی تایبەتمان هەبوو بە ڕۆژنامەگەری دەبێت یاسا جێبەجێ بکرێ بەداخەوە دەیان کەیسمان هەبوو لە بری ئەو یاسای ڕۆژنامەگەری جێبەجێ بکرێ لە بری ئەوەی ڕۆژنامە و سژن و حەبس نەکرێ بە غەرامەیەکی بەسیط ئەگەر هاتوو نەیشی توانی قەزیەکە ئیسپات بکە لە بری ئەوە تەوقیف دەکراوە سژن و حەبس دەکرا ئەمە میکانیزمێکی ناڕەوا بوو لەلایەن حکوومەتەوە لایەن سەرۆکی حکوومەتەوە بە تایبەت بۆ سەرکوتکردنی ئازادیەکان بە تەریقی قانونی و بە بەکارهێنانی دادگاکان کاتێک کە تۆ داوای چاکسازیەکەی کاتێک یعنی تەنها ینی ڕاستە خۆی زۆر مینبەر هەیە بۆی کە تۆ لە ڕێەوە داوای چاکسازی بکەیت بەڵام ئەو مینبەرە سەرەکی کە لێوەی چاکسازی بانگەشەی بۆکرێت تەم مینبەری میدیایە لێەوە بانگەشاکرێ بۆ چاکسازی کاتێک ڕێگری لە ماکرێ پێدوانیە ئیتر چاکسازی سیاسیش بۆ خۆی ئەبێتە شتێک کە ینی جۆرێک لە مماتەڵی تیاگرێت جۆرێک لە خاوی تیاکرێت جۆرێک لەوەی کە ئیتر دوا ئەکەوێ یاخود زۆر جار ناکرێ ئێمە بیرمان نەچێت ئەو دەسەڵاتانەی ئەو سیستەمانی کە دیکتاتۆرن یا باڵێن شو بە دیکتاتۆرن کە تاگەڕۆ خۆسە پێنن نایانوێت چاکسازی بکەن و نایانەوێ بیری ئازاد و فشاری مەدەنی دروست بێ گەورەترین ئامرازیش بۆی فشارێکی مەدەنی دروست بێ لەسەر ئەو دەسەڵاتە میدیایە بێگومان بە هەموو میکانیزمێکی سیاسی و قانونی شەرعی و ناشەرعی میدیان ئانوست میدیاکان دابخەن ڕۆژنامەنووسان دەستگیر بکەن سەرکوت بکەن و ڕۆژنامەنووسانی سربەخۆ بکڕن و تۆمەتباریان کەن بە سیخڕ و بەکارهێنانی هێنانی دەستی بیانی بەم ئامرازە ناڕەوایانە دەیانوس خەڵک بکەنەوە بەڵام خۆشبەختانە بیسی دەرئەکەوێت کە خەڵکی کوردستان زۆر وشیارە خەڵک جوان تێگەیشتۆ لەم دەسەڵاتە خۆسە پێنە تاگڕەوە تێگەیشتۆ کە پێویستمان بەوەی ستۆپێک بەم سیستەما سیاسیە بێزراوە بێنین و مۆدلێکی تری حکومڕانی تاقی بکەینەوە یەکێتیەک تاقی بکەینەوە کە تاقی نەکراوەتەوە یەکێتیە کە هاتووتە مەدان بۆ چەسپاندنی عدالەت و دادپەروەری یەکێتیە کە لەگەڵ خەمی خەڵکایە سەرۆک پاڤڵ بە ئێمەی کاندی دیوت حەز دەکەم ئەم قسەیەوە خۆی بگات پێوتین کاندیدەکان ئێوە ڕێگە پێدراو نین بەڵێنێک بە خەڵک بدەن کە پێتان جێبەجێ ناکرێت لەبەر ئەوە نامانەوێت ئەم یەکێتە جارێکی تر خەڵک بێ ئومێد بکە ئەوەی کە دەستمان داوەتی ئەوەی کە دەڵێن جێبەجێی دەکەین بۆیە بۆتانە قسەیە بکەن کە ممکن نەبێ هەر لەبەرەوە من لە ڕاستیە تا ئەو کارنامەی ئامادە کردووە دەیان یاسا و وەدەقی دەستوریم دراسە کرد بۆ ئەوەی نەکەمە هەڵەیەکی قانونیەوە دەقێکدا بنم کارنامەیەکدا بنم کە ممکن بێ لە ئەرزی واقعا جێبەجێ بکرێ پشتیوان بەخوا بە دەنگی خەڵکی کورسان بە بازنەی سلێمانی و هەر چوار بازنەکە لیستی 129 دەکەینە لیستی یەکەمی هەڵبژاردن و سەرۆکی لە وەرگرتنەوەی پارێزگاری کەرکووک و هەنگاوانین بۆ وەرگرتنەوەی سەرۆکی حکومەت خەون و خولیا و ئاواتەکانی خەڵکی کورسان بە قیادەی سەرۆک پاڤڵ بەدێن دەستخۆش بێگومان هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەموو ئەوانەی کە ئومێدیان بە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئومێدی ئەم چاکسازیانە لە ئێوە ئەکەن ئومێدی ئەو چاکسازیانە لە سەرۆک بافڵەکەن ئومێدەکەن کە ئێوە ببنە ئەو دەنگە حەقە ڕاستیەی کە ئەچێتە ناو پەرلەمانی کوردستان و دەنجی ئەوان ئەگەیەنێت چونکە بەڕاستی ئیترکاتی ئەوە هاتۆ بە تەواوەتی یعنی ئەوەی کە خواستی خەڵکە لە هەرێمی کوردستان لە پەرلەمان قسەی لەسەر کرێت ئیتر لە شوێنی تر جێگەی قسەکردن نەما بەڕاستی بۆەوە دەستخۆش دکتۆر کاک زانەبا بێمە لای جەنابێت چاکسازی سیاسی وەکو دکتۆریش باسی کرد چاکسازی لە سیاسی لە هەرێمی کوردستان بێگومان بەتەنیا ئێمە ناتوانین بانگەشێوە بکەین کە چاکسازی سیاسیەکرێ ئەگەر چاکسازیەکان لە کۆمەڵێک لە سێکتەرەکانی ناو هەرێمی کوردستانە نەکرێ کە ببنە بنەمە بۆ چاکسازی سیاسی جەنابتان وەکو کاندیدێک لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئەڕوانە ئەم چاکسازیە هەر لە بوارەکەی خۆشتانەوە بۆ ئەو چاکسازیە چۆن ئەڕوان من پێم وایە چوار دەسەڵاتی سەرێکی هەیە ئەبێ ئەو چوار دەسەڵاتە ڕێزی لێ بگیرێ هەر کاتی ئەم چوار دەسەڵاتە ڕێزی لێ نەگیرە سیاست هونەری بەڕێوەبردنە کەواتە ئەو هونەرە شێوازی ڕاستی خۆی وەرناگرێت یەکەم ئەبێت دەسەڵاتی قەزایی زۆر گرنگە ڕێزی لێ بگیرێ دەسەڵاتی یاسادانان نەبێت ڕێزی لێ بگیرێ دەسەڵاتی بەڕێوەبەرێتی و حکومەت جێبەجێکاریە بێت ڕێزی لێ بگیرێ دەسەڵاتی چوارەم کە دەسەڵاتی ڕاگەاندنە ئەبێ ڕێزی تایبەتی لێ بگیرێ هەر کاتێ بە یاسا ئەم چوار دەسەڵاتە ئەرک و مافیان دیاری کرا پێم وایە میلەت
گەل نیشتمان ئەکەونە ئاسوودەی و ئیسراحەتەوە. هەر کاتێ ئەم چوار دەسەڵاتە کاری باشی خۆیان کرد، کاری فەرمی خۆیان کرد، بەڕێک و پێکی ئیشەکانی خۆیان جێبەجێ کرد، کەس دەخالەتی لە کاریەوەی تران نەکرد، پێم وایە ئیشی هەر چواریان باشە بێ و ئیش و کاری هاوڵاتیانیش بە شێوەیەکی باشە بێت. بەڵام ئێمە لە ڕابردووە بەڕاستی ڕابردوویەکی تاڵمان بوو لەگەڵ ئەم چوار دەسەڵاتەی کە لە هەرێمی کوردستانە هەیە. بەداخەوە تا 2 ساڵیش لەمەوە پێش یعنی هەموو پارتە سیاسەکان بەیەکێتیشەوە ئاراستەیەکی هەڵیان وەرگرت بوو لەو وینا. بەهۆی چیش؟ بەهۆی قۆرخکاریەک و بەهۆی دەسەڵاتێکی درۆینە کە لە هەرێمی کوردستان دروست بوو پارتێکی دیاریکرا و بە هەر ڕێگەیەک بێ لە ڕێگەکان توانی بووی زۆرینەیەکی پەرلەمانی درۆینە بۆ خۆی دروست بکە. یعنی ئەم زۆرینە درۆینەیە کە دروستی کردبوو بۆ خۆی وای خست بوو خۆشی تووشی غرور کردبوو، بەڕاستی بەداخەوە خۆشی تووشی غرور کرد بوو، خەڵکی تووشی نەهامەتی و نەکبەتی کرد بوو، ئەندامەکانی خۆشی تووشی بێهیوای کرد بوو. کاتە ئەمە هۆکارێکی گرنگە بۆی کە یعنی خەڵک ئێستا بە درێژای ئەو چەند ساڵی ڕابردوو ئەڵێن ئێمە یعنی چاکسازی سیاسیمان لە هەرێمی کوردستانە بەدی نەکردووە. کەواتە ئەمانەی کە ئێوە باسیەکەن ئەبنە هۆکارێکی گرنگ بۆی کە ئیتر خەڵک دڵنیا بێت، دڵتەمین بێت لەوەی کە چاکسازی لە هەرێمی کوردستانە ئەکرێ، یعنی ئەمانەن ڕێگە ڕاستەکان بۆ چاکسازی. من ئەوەی کە ئەیڵێم بە بەڵگە ئەیڵێم، من ئەگەر لەوانەیە 2 ساڵ لەمەوە پێش وایە خۆم نەپاڵاوتایە بۆ پەرلەمانی کوردستان. هۆکارەکەی بوو یەکێتی ئاراستەیەکی هەڵەی هەبوو لە حکومڕانی. بەڵام لە ئێستا بە هاتنی سەرۆک بابڵ ئاراستەیەکی تازەی وەرگرتووە لە حکومڕانی، نەک لە حکومڕانی، لە ئاراستەیەکی تازەی وەرگرتووە لە ڕێڕەوی سیاسی. سەرۆک بافڵیش هەمیشە تەشید لەوا کاتەوەڵێ ئەم جارە دەرفەتمان پێبن بزەبت. یعنی من داوا ئەەکەم لە هاوڵاتیانی بەڕێ دیقەت بە کۆمەڵشتی گۆڕیوە کۆی دکتۆر جەنابی دکتۆر باسی کرد. من هەر بە کورتی ئیڵێمەوە یەکێ لەو کارە زۆر گرنگانە کە کردوێتی بۆی ئەو زۆرینە درۆینەیە نێڵێ دابشکردنی بازنەی هەڵبژاردنە. هەموو هاوڵاتیان باشە زانەوەی کە وردەکاریە زانێ هەموو هەڵبژاردنێ پارتێکی دیاریکرا و 7 کورسی سلەیمانی و دەوروبەری لە دهۆک و لە هەولێر بە تەزویرێناوە. دا کورسیار مسۆگەر بوو لە بیدایەتەوە. بێژگەلەوە ینی من باسی بازنەکان بۆ کەم ئێستا دێمە سەر خاڵی دووەم. ئەو یەک بازنەیە وای کردبوو ئەو چەند 100,000 کەسە تەزویرەی کە هەیبوو کە ئێستا هەمویان لابردۆ نێشتوە بۆ چەند 100,000 کەسە تەزویرە 6 کورسی سلەیمانیە بر بۆ خۆی. جگەلەوە 11 گۆڵی هەبوو وەکو هەموو سەرکردەکان و کاک باوەڵی ژەڵێ 11 گۆڵی هەبوو. ئێمە وەکو یاری ئێستا من چاودێرێکی وەردشیم، یعنی مستحیلەتی پێ یاری دەست پێکار بە 11 بە 0. یعنی مستحیلە تۆ هەرچی بکەی لە 90 دقیقە هەر نایبێتەوە، بۆ 4 ساڵە هەر نایبێت چیەکە یعنی. بەڵام ئێستا ئەوەش سوپاس بۆخوا بە هیمەتی یەکێتی و سەرۆک بابڵ بەڕاستی ئەو قانونەش گۆڕا، ئەو 11 بە 0 بۆ بە 3 بە 2. 3 بە 2 بۆ یاری زۆر باشە. یعنی بۆ یاریکردن 3 بە 2 چانسێکی زۆر باش تێ کە تەعادول بی کە لێی بەریتەوە کە حسابێکی تری لەگەڵا بکەیت. بۆیە ئەگەر بینەوە سەر قسەی زمانەکەی وەرزشەکەی خۆتان ڕیمۆنتادا بکەی بە دڵنیایی. من ئەڵێم ئەم ئاراستە نوێیە، ئەم یاسا تازانەی دکتۆر ئاماژەی پێکرد کە لە یەک بازنەی بوو بە 4 بازنەی، ئەو کۆتاکان نەما، ئەو مردووەکان و ئەو نازانم ئەو ئەجنەبیەکان و سوورەکان و ئەمانە 200-300 هزار دەنگی تر نەمان. ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە سیستمێکی سیاسی بەڕێوەبەرایەتی تەندروست باش بێتە ئاراوە لە هەرێمی کوردستان. بەڵام بەمەرجە خەڵکی هەرێمی کوردستان دەنگ بدات، بە تایبەتی دەنگ بدات بە یەکێتی نیشتمانی کوردستان بە لیستی 129 و چانسێک بدا بە سەرۆک بابڵ. بزانین 4 ساڵی داهاتوو سەرۆک بابڵ چەنێ لەگەڵ شیعارەکانی خۆی ئەڕوات. دەست خۆش بەکارزانە. زۆر سپاس دکتۆرە لاڤبا. بێمە لای بەڕێزە بە حکمی ئەوەی کە بەڕێز پسپۆڕێکەت تایبەتمەندێکەت لە بواری ئابووریایە. بێگومان چاکسازی سیاسی هەموو کات زۆر گرێدراوە بە چاکسازی ئابووریەوە. ئەوەی کە ئێمەی لە هەرێمی کوردستانە ینی چەند ساڵێکە جیرۆدە کردووە نەبوونی ئەو سیستمە ئابووریە تۆکمەیەیە کەوای کردووە
زۆرێک لە سێکتەرەکانی ژیانی تێکگاوە زۆرێک لە سێکتەرەکانی ژیانی ئالۆز کردووە ژیانی خەڵک ئالۆز بووە موچەکەی دواکەوێ بازارەکە شێواوە بێ یعنی ئەمە وای کردووە ناسەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستانە دروست بکە و دەرفەت نەیە بە چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستانە یعنی زۆر جار خەڵک تێڕوانینێکی لا دروست بووە ئەڵێن ئەمە لەوانێت جۆرێک لە سزادانی خەڵک بێ ینی دەسەڵاتێکی خۆسە پێێن لە هەرێمی کوردستانە یعنی سزای خەڵکی پێدا لەوەی کە ڕێناکەوێت لەگەڵ بەغدا ڕێک ناکەوێت لەگەڵیانە لە مەسلەی نەوتە حەزەکەم یعنی لەم بوارەیە ڕای بەڕێز بزانم چکە تۆ ئەبیتە شاڵە لە داهاتوە ئەبیتە ئەندامێکی کارای پەرلەمانی کوردستان. بەڵێ دەستخۆش طبعاً سیاست و ئابووری دوو ڕووی یەک دراون ئەگەر ئێمە بمانێ باسی چاکسازی سیاسی بکەین ئەبێ ڕۆکەی تری سێر بکەین کە چاکسازی ئابووریە بەڕاستی بۆی کە چاکسازی ئابووریش بکەین ئێمە پێویستمان بەوەیە کە عەدالەت و شەفافیەتمان هەبێ کە بەداخەوە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ جۆرێ ئەو دوو خاڵە تێبینی نەکرا و نەبینرا لەبەرەوەی کە ئێمە یعنی حتا وەزیری دارایی بە تەحەدا وێڵم ئاگاداری داهاتی هەرێمی کوردستان نییە ئاگاداری داهاتی فرۆشی نەوت نییە و جگە لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و خوای گەورەی هیچ کەس ئاگاداری داهاتی فرۆشی نەوت و داهاتی حکوومەتی هەرێم نەبووە کە چەندێکە و فەرق و جیاوازێکی زۆر کراوە لە بینی پارێزگاکانە پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و دوهۆک و لە زۆر کاتا و لە زۆر شوێنیشا من ئاماژەم بەوە کردووە حتا پارێزگای هەولێر و دوهۆکیش وەک پێویست ئاوەڕیان لێ نەدراوەتەوانێ یعنی ئێمە وەکو پارێزگای سلێمانی لە زۆر کاتا و جەناب ئاماژەت پێکرد نایەکسانی ئابووری هەبوو بەڵێ لە ڕووی بودجەوە لە ڕووی تەرخانکردنی بودجەوە لە ڕووی ئەو ئاوردانەوە لە پارێزگاکان لە ڕووی ئەنجامدانی پرۆژەوە یعنی بۆ نمونە بەبێ ئەوەی کە دراسەیەکی جەدوای اقتصادیمان هەبێ زۆر جار لە یەکێک لە پارێزگاکانی سەر بە هەرێمی کوردستان پرۆژەیەک ئەنجام دراوە یان چەند عددێک لە پرۆژە ئیجازەیان پێدراوە بەبێ ئەوەی کە دراسەیەکی جەدوای اقتصادی بکرێ ئایا بزانین ئەم پارێزگایە بە فعلی پێویستی بەم جۆرە پرۆژەیە هەیە یاخودنا لە هەمان کاتە پارێزگای سلێمانی لە ئەسنای کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە مزەحێکی گەورە بوو یاخود ینی زۆر بە ئاشکرا سزا ئەدرا بەوەی کە داهاتی بۆ تەرخان نەئەکرا باشە بودجەی بە وەکو پێویست بۆ تەرخان نەئەکرا لە ڕووی پرۆژە و ئاوری لێنە ئەدرایەوە یەک دیناری بۆ سەرف نەئەکرا لە ڕووی پرۆژەوە سەرۆکی حکوومەتی هەرێم هەموو کات ئەیوت بڕۆن فلانە پرۆژە بکەن لە پارێزگای سلێمانی بەڵێ ئەو جادەیە چاکەن ئەو پرۆژێ بکەنەوەانێ بەڵام لەژێر ئەو خاڵا کە ئەڵێ ئەو پرۆژێ بکەن خاڵێکی تری زیاکڕی لە داهاتی ناوخۆی سلێمانی ئەم پرۆژەیەمە کارتێکی سیاسی بەکاری بێنێتەوە بڵێ خۆتان نەتان کردووە بەڵێ لە کاتێکا تۆ بەداخۆم قسەیاکەم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک وەکو سەرۆکی حیزبێک لە ناو حکوومەتە ئیشی کردووە کە ئەمە نابێ لە زۆر شوێنی تروتومە حکوومەت یعنی باوک سەرۆکی حکوومەت یعنی باوک ئەکرێ من بە مناڵەکانم بڵم بڕۆن بۆ جەژن جوانترین جلوبەرێک جوانترین سارە بکڕن بەڵام بڵم بە پارەی خۆتان دوای بڵم من بۆم کردوون بەڵێ ینی ئەگەر یەکێک باوک بێ بە یەکێک لە مناڵەکانی خۆی ئەڵێ من یاخۆ یەکێک لە مناڵەکانی جیاوازی بکە ئەپیان ئەڵێ ئەمە ژووری ئیرهابی فکریە بەڵێ یعنی ئەم قسەیان پێڵێ ڕاستە بەداخەوە ئێمە لە ڕووی ئابووریەوە کێشەیەکی زۆرمان هەبووە لە 10 ساڵی ڕابردووە توانم بڵم خەڵکی ئەم هەرێمە بە زۆر گیر و گرفت و قەیران و بڵین مشکلەی ئابووری و دارایی تێپەڕ بووە وەرە لەگەڵ خەڵکادا بنیشە جگە لە موچە جگە لە دواکەوتنی موچە جگە لە خزمەت گوزاریە زۆر سەرەتاییەکان هیچ کێشەیەکی تری بیر نەماوە باشە کاتە لە کۆی ئەم قسانە ئێمە ئەگەینە ئەو نەتیجەی کە ئەگەینە ئەو دەرەنجامەی کە ئێمە پێویستمانەوەیە کە لە هەرەمەکەەوە چاکسازی سیاسی بکرێت یعنی هەتا ئەم چاکسازی سیاسیە لەسەرەوە نەکرێش ناتوانانی بێتەخوارەوە بەڵێ لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئێمە شەفافیەتمان هەبێ یعنی من زۆر جار کە لەگەڵ دەنگدەرەکانم دانیشمەڵە دکتۆرە چیەکەی لە پەرلەمانەگە بچیتە ئەوێ پرۆژە یاسات چییە یعنی پرۆژەکانی بەڵام لە هەمووی گرنگتر پێم خۆشە لێرە جوابی ئەو دەنگدەرانە بمەوە کە دەنگیان بە من ناگات جوابی ئەوانەشم ماوە تۆ کە ڕوبەڕوو ئەیان بینم ئەڵێ من نامەوەکو کابینەی نۆ لە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێم وڵا ئەمە ئەوەتان بۆکەم یەکسەر ناوی بنم هەنگاوی چاکسازی یان حکوومەتی چاکسازی حکوومەتی گەندەڵیش دەرچوو حکوومەتی قەیران دەرچوو بەداخەوە لەبەرەوەی تۆ کە ئەچیتە ناو پەرلەمانەوە یان ئەچیتە ناو حکوومەتەوە سەرەتا پێ بزانین داهاتەکەت چەنە
کاگرانجێمە نازانین داهاتێم هەرێمە چەنە ئێ تۆ ئەگەر هەر تاکە سەیریکەی نەزانێت گیرفانی چەنیتیایە ئەتوانێت بڵێ ئەما کڕم و ئەوە تەرخانەکەمەوە نەخێر تۆ بێ دڵنیابی لەوەی کە داهاتەکەت چەنە هەموو کادێم بە داهاتی سلێمانی شەفاف و ڕوون بووە جەنابی کاقوبات پرۆژەی شەفافێتی هەیە هەر ئێستا کە ئێمە ئەم دەنگدەرە بە ڕێزانە دانیشتوین ئەتوانین بزانین کە داهاتی هەفتانە داهاتی ڕۆژانەی پارێزگای سلێمانی چەنە ئێمە ئەمە بکەین بە پرۆژەیەک بۆ هەموو هەرێمی کوردستان بۆی کە لەبەردەمی خەڵکەکانمانە لەبەردەمی دەنگدەرەکانمانە هاوڵاتیەکانمانە سبەینێ جوابمان بۆی کە ئەوەش نەمێنە دکتۆر ینی بابەتێکی تر هەیە یانیەوەی کەم چەند ساڵە خەڵک جیرۆدەی بۆ لە هەرێمی کوردستانە ئەو تا بینین هەر بۆ نمونە ئەم چەند هەفتەی ڕابردوو پارەژە لە بەغاوە پارەکە دەستی بەسەراجیری ئاخرەزانی بۆچی ئەمە شۆکارێکی تری سیاسیە لە کێشەیەکی دەرونی بۆ خەڵکیش کێشەی دەرونیە عقوبەیانی خەڵکی هەرێمی کوردستانە بە تایبەت پارێزگای سلێمانی بۆی جۆرێک لە وێنەی ناشرین بۆی کەتی نیشتیمانی کوردستان دروستکەن لەبەرەوەی کە خەڵکی ئەڵەی کەتی نیشتیمانی کوردستانیش لە حکوومەتە لە دەسەڵاتایە بۆ هیچ ناکە بەڵام ئێمە هەمومان لە لامان ڕوونە خۆشبەختانە خەڵکی هەرێمی کوردستان بە پارێزگای هەولێر و دووەک و سلێمانیشەوە ئەوەندە وشیارە ئەوەندە ئاستی هۆشیاری بەرزە دڵنیایە لەوەی کە لە ناو حکوومەتە کێ دەستی گرتووە بەسەر داهاتی ئەم میلەتەیە ئێماوا بینین کە پێشەوەی موچە دابەشکرێ ئەبینین دوو کەس بڕیارە یا سەرۆکی حکوومەتە یا وەزیری داراییە بەڵێ وەزیری دارایی شەر سەرۆکی حکوومەتی هەرێمە یعنی کە بڕیارەکانی گەڕێتەوە ڕایشکارەکەی سەرۆکی حکوومەتی ژەر قساناکە بۆ بەداخەوە کە ئەمە بەڕاستی موچە و قوتی خەڵک بەڕاستی خزمەتگوزاری سەرەتایی خەڵک لە هەرێمێکی دەوڵەمەندی وەکو هەرێمی کوردستان هی ئەوە نیە یاری پێ بکرێ هی ئەوە نیە عقوبەی خەڵکی پێ بدرێ عقوبەی خەڵکی سلێمانی پێ بدرێ یەکێتی نیشتیمانی کوردستانی پێ ناشرین بکرێ ئێمە پلانمانە لە پەرلەمان ئەمەندە شەفاف و ڕوون بین کە خەڵکی تاک بە تاکی ئەم هەرێمە بزانە داهاتی هەرێمی کوردستان چەنە چونکە ئەو سەرچاوی داهاتەی هەموو خەڵکی هەرێمە ناکرێت کەسێک خۆی بکا بە ساحێبی ئەم داهاتە خەڵکیش کرێخانوەکەی پێ نەدرێ پارەی دەرمانی پێ نەبێ پارەی خوێندنی مناڵەکەی پێ نەبێ دەسەکانە خۆش کاک سالاری بازیان وان ئاسراوێت لە ناو خەڵکە کاک سالار کۆی ئەم قسانی کە بڵێن هاوڕێکانە کە کاندیدن لەگەڵ تا لە لیستی 129 ئێمە باس لە چاکسازی سیاسی ئەەکەین لە هەرێمی کوردستانە کاک سالار زۆر لە ناو خەڵکایە و مەسەن ئەچێتە ناو بابەتەکانەوە زیاتر ئەچێتە ناو دیتێڵی بابەتەکان و بەرێکەوتنی هەیە لەگەڵ خەڵکە هەرێک لەم هاوڕێیانی تر خەڵک چی بە تۆڵێڵێ چۆن چاکسازی بکەین لە هەرێمی کوردستان چاکسازی سیاسی چۆن ئەنجام بین وەڵا بە ئەگەر هەڵە نەبم وابزانم شعرێکی سعدیە دەست پێەکەم بەڵێ سعدیەڵێ خشتی ئەڤەل گەر نەهەت دیواری کەچ تا سورەیا میرە بە دیواری کەچ خشتی ئەوەل لە 32 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستانە دەرکەوتۆ کە هەڵەدانراوە وێ تا سورەیا خوارە 32 ساڵ نەتیجە لە لای خەڵک 4 ساڵ 4 مانگ جارێ موچیان دەدرێت خوێندکاران دەرماڵەیان نییە جیاوازێکی گەورە لە نێوان هێزی پێشمەرگە دەکرێت جیاوازێکی زۆر لە نێوان هەرێمی کوردستان لێوان پارێزگاکان دەکرێت بە جۆرێکە خانەنشینان کۆی پێکاتەکە ژنان وەرزشکاران منتیقەیەک پرۆژە باران دەکرێت و منتیقەیەکیش دەزنێتە قورجی لەکاتێکا سەرۆک باڵێکە سەرۆکە کە گوێی لە ینی بە تایبەتی گوێ لە خوێندکاران گرتووە پیانەڵێ دەرماڵەکەتان کامەیە بۆتان چارە سەرەکەم خۆی قسەکانی ئەو دی بکەین باش بڵێ پرۆژەم لە باتی پرۆژە درۆنمان بۆ نێرە داوامان لێکن بین بە جاسوس بەسەر پارچەکانی ترەوە ئەمانە حەقیقەتن ئەوێ بێڵێ کەس لێمان ڕازی نییە لە نەتیجەی حکومدارێکە چ دەکەی زۆر شانازیمان بۆ کرد ئێمە سیستەمێکی دموکراتین و هەڵبژاردن و دەبینی نمونەیەکی هەڵبژاردیان دواخست پاکیان خست ئەو کوردستانە و ئەو کوردەی جەنابی مامجەلال لە چایخانەیەکەوە بە دنیای ناسان گیانمان بەو شوێنەی کە وڵاتانی دەرەوە بێن و وڵاتە دەگاری دۆستەکانمان بێن بڵێن بۆ خاتری خۆی انتخابات بکەن ئێمە نەیکە ڕسمی سیاسەتی وڵاتی ئێمە بەدەست کێ بووە ئەڵبەتە بەدەست زۆرینەی ئەوە بکە کورسەکانی بردووە لە پێناوی ئێمە ئاشتی برایەتی نەمانی شەڕی ناوخۆ سازشی زۆرمان کرد هەتا کۆمەلگای کوردی بۆچی زلیان لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیان سزادا لە منتیقەیە
ئێوە لە ئاراسەکەی خۆتان لاتان داوە سات شەکەن بۆ پارتی بەڵێ سەری کە کاتێک کە تۆ ئەو ڕێڕەوە چاکسازیە گری بێگومان کۆمەڵێک شت هەیە ڕوبەڕووتە بێتەوە کۆمەڵێک ئاڵنگاری هەیە ڕوبەڕووتە بێتەوە مەبەستم ئەوەیە کە کاتێک کە تۆ ڕێڕەوی ڕاستی چاکسازیەگری ڕوبەڕی چێ بیتەوە ڕوبەڕیەوە بیتەوە تەنانەت نەک ئەوانی کە ڕکابەرتن لە هەرێمی کوردستانە خەڵکانێکن لە دەرەوەی هەرێمی کوردستان کە ئاراستی لایەنێکی سیاسیەکەن مەتاڕە لێداخن فڕۆکەخانە و لێداخن کە شتە مەدەنیەکەیە شاڵی گیان شتێکەیە کە بنەوەیە لێرە بۆت باسکەم سیاست عیلمە من خۆم بەکالۆرە سمێ لە سیاسەیە و ئێساش آخر ساڵی دکتۆرامە هەر لە سیاسەیە سیاسەش وەکو زانستەکانی تر عیلمن فیدباک هەڵەیەکەکەی لە شاوکێشەکەی هەڵە دەرەچێ ئێمە لە وەکو بۆ جەنابتم بەدیدی من خەڵک لە منطقی واز لە یەکێتی نییە نابوو لە یەکێتی تۆ ڕەبوو لەسەروی لە شارڕێکەی خۆی کە خەڵک بوونە کە مردمی بوونە وازیە نابوو چوو بۆ شوێنێکی تر ئەژڵێن لە کوردەواری گلەی لە دۆست گلەی لە دۆست دەکرێت لەبەرەوە خەڵکی کوردستان ئێستا چاوی ئومێدی لە ئێمە ئەوەندەی من لە ناو خەڵکام ئەو چاوی ئومێدە لە بەقەد ئەو کاتێک کە هەرسی 74 بوو باوەڕیان بۆ یەکەی تری کێتیاڵیان سێن هێزی تریان تاقی کردەوە لایەنی تریان تاقی کردەوە لە نەتیجەیە بەڕاستی سەرکەوتوو نەبووین لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا نابێ دەمی تەنها لە خەڵکو لایەنگرەکانی خۆی بێ ڕوودەمی دەبێت لە بۆ ئەو کەسانە بێ کە لە پێناوی چاکەی گشتیە سیاسەتیان کرد لە پێناوی بەرژەوەندی گشتیە سیاسەتەکەن لە پێناوی بەرژەوەندی گشتیە ڕەخنەیانەگر پێویستە ئێستا کۆمەکی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن حیزبایەتی من هەموو جارێک دەڵێم نە دڵداریە نە دینداریە حیزبایەتی بۆ چاکەی گشتیە بۆ بەرژەوەندی گشتیە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو ڕێگایە لەبەرەوە بە بڕوای بەدیدی من مبررێ نەماوە بۆی پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان نەگرن چاکە خوازەکان چکە ئەوەی کە لە ڕابردووە داوا دەکرا هەموو ئەو هەڤاڵ و هاوڕێ خۆشەویستانم لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان داوای ئەویان دەکرد کە دەبێ ڕێڕەوی هەرێمی کوردستان وابێ بە دڵنیاییەوە من دەتوانم بڵێم من تەیدی کردەوەکانی کاک بافڵەکەم بە دوای کردەوەکانی کاک بافڵەوە ڕۆ کاک بافڵ 50% ئەو کردەوانی کردووە کە ئۆپۆزیسیۆن داوایانە کرد هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە ئێمە ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان سەرڕای هەموو ئەو قەیرانانی کە لە سەرمان بووە سەیری پەیوەندیە نێودەوڵەتەکانمان کە سەرۆک کۆماری ئێرانیە بۆ ئێرە لە ئەمریکەکان دێن وڵاتانی دنیایەن سلێمانی بۆ تۆ سنترال سەرڕای ئەو یەک دنیا حسار بوو تەحریممان لەسەرە پارێزگای کەرکووک بە شەڕە دۆڕێنین بەڵام بە هەڵبژاردن دەبینەوە شنگال لەبینەوە مووسڵە بینەوە لە کاتێک گاڵێن هەرێمی کوردستان ضعیف بووە لاواز بووە ئێمە وڵامی نارەکان وا دەدەینەوە پارێزگای کەرکووکمان بردەوە ڕاستە یەکێتیە بەس کووردە لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە کردەوە سەلمانوێتی باسی کەڵچەری کوردەواری و دینداری و خواپەرستی بکەین کاک بافڵ یەک دنیا زەمینە سازی کردو بۆ ئەمە کە سەرچنارەکەی خۆمانەوە کە شەعرمان بۆوت کە شێواوە من خۆم ڕخنەی دنیام لێگرتووە ئێستا هەمومان دەچین بۆ سەرچنار دەچینە و شوێنانە لەبەرەوە بەرژەوەندی باڵای نەتەوەیەتی شکۆی نەتەوەیەتی ئێستا کێ دەیپارێزێ کێ باجەکەی ئەدا بۆ فڕۆکەخانەمان لێ داخراوە بۆ درۆن یەتە سەرمان بۆ شار بە شار و دێ بە دێمان لێ بۆ زۆربەی لە کادرە و سۆز و بە ئەمەکەکانی ئێمە سەردان و سەفەریان بۆ هەندێک هەنێ وڵات لێ قەدەغەیە لە پێناوی چییە لەبەرەوە کردار مهمە کردارەکە وامان پێڵە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆتە سەر شاڕێی پاراستنی شکۆی نەتەوایەتی ئیتر قسەکردن دەردبژێری تەواو بوو نۆرەی کردارە دەردی ئەم ببژێرین و ئەمە دەردەکەمانوە و دەردەکەمانوە زۆر بینی فرسەتیەوە نەما خۆش بێ کاک سالار زۆر سپاس بۆ هەرێک لە بەڕێزان بێگومان من ئەمە ئاماژە بکەم بۆ دای لێبوردنیش لە هاوڵاتیانی خۆشەویست کەم لەوانەی کە ئامادە بوون لێرە و ئایانەوێ لەگەڵ ئێوە گفتوگۆ بکەن کە من هەر یەکەم جار ئەبووە ئاماژەم بۆ کردا کە ئەوانیش لێرە ئامادەن بمبورن یەکەم جار ئاماژەم پێ نەکرد بەڵام تەمان گرنگترین شت ڕای ئەوانە کە بە ئێوەی ئەڵێن لەوانەیە هەندێکیان ڕابێ بۆ سبەینی ئێوە لە ناو پەرلەمانە ببێتە یاسا ڕایەک ببێ بە بنەمای یاسایەک بە ئەوان هەرێکان ڕای خۆیان بڵێن ئێوە هەرێک لە ئێوە ئازادن دەرفەتان هەیە بۆی کە پرسیار ئاراستەی کاندیدەکان بکەن فەرمو من دکتۆر یادگار علی مێزانکۆی گەرمێسن خێربی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە من هیوای سەرکەوتن بۆ
لیستی 129 نیشتمانی کوردستان و سەرجەم کاندیدە بەڕێزەکان ئەخوازم من بە حکمی وەکە لە گەرمیانەوە هاتووم حەزەکەم ڕووی پرسیارەکەم لە کاک دکتۆر ڕێبوارە لە ڕاستیە حەزەکەم گەرمیان دیارەکە خەڵکێکی تێکۆشەرە قارەمانە خەڵکێکە شەید مەڵبەندی شەیدانە مەڵبەندی ئەنفالە معاناتی زۆریان هەیە لە ڕاستەیە کە سوکاری شەید کە سوکاری ئەنفالی ئەمە ساڵانە بەردەوام گوێمانلیانە لە ناویانین ئەوان وەکو کەسێکە کاندیدن بۆ پەرلەمانی کوردستان لە مەجای قانونە ئەتوانن چی بکەن مەسەرەن بۆ مۆزوعی هێنانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان مەسەرەن تاوەکو ئێستا تەرمی پیرۆزیان فالکراوان نەهێنراوەتەوە مەسەرەن بە تەواوی بۆ موچەکانیان بۆ شایستە دارایەکانیان کە هاوتای عێراق بکریان لەو بوارەیە ئەتوانن چی پێشکەش بوان بکەن چ بەڵێنێ بوان بدەن ئەتوانن چی بکەن لەو بوارەیە دەست خۆش بێ سپاس دکتۆر گەروەڵا فەرموو سپاس کاکتۆر خۆشبەختانە پرسیارەکەی کاکتۆر بەشێکە لە کارنامەکەی بەندە من لە خاڵی چوارەمی کارنامەکەم پرسی ئەنفال و گۆڕە بە کۆمەڵەکان تەڵام دراسەیەکی وردی یاسای گۆڕە بە کۆمەڵەکانی عێراقم کردووە کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان گەرمیانیەک نییە کە پشکی شێری لە ئەنفال و لە شەیدان بەرنەکەوت بێ کام ماڵی گەرمیان بیگرە کەسێکی ئەنفالە ئەگەر کەسی دەرەجەیەکی نەبێ کەسی دەرەجە دوی ئەنفالە لەبەرەوە هەرچیان بۆ کرابێ لە ڕووی شایستەی مادیەوە هیچ نییە بەرامبەر بۆ قوربانی کە داویانە ئەوەی کە ئێستا کە سوکاری سەربەرزی ئەنفالکراوان چاوەڕوانن مادەن نییە لە ڕاستیە هەچەند مافی خۆیانە چیان بۆ بکری ئەوەی کە ئەوان چاوەڕوانی یەکەن هێنانەوەی ڕووفاتی ئازیزانیانە هێنانەوەی ئێسکوپروسکی ئەنفالکراوانە کە تا ئێستا لە بیابانەکانی نوگرە سەلمان لەسەر خۆڵ و لەژێر خۆڵا حەشار دراون تا ئێستا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم سەرۆکی حکوومەتێکی خۆسەپێن لە سەڵاتێکی خۆسەبێن نەیتوانیوە هەماهەنگی تاو لەگەڵ دامەزراوەکان ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە و سێکتەرێکی زۆر گرنگە هەڵبژاردوو لەگەڵ ئەوەشە لە ماوەی ڕابردووە بینیمان خانمی یەکەمی عێراق و شانازی برایم ئەحمەد ڕۆڵێکی گرنگی بینی لەوەی کە ئەم بابەتی جارێکی تر لە بەغا خستەوە بەرباز و کۆمەڵێک لە ڕووفاتی ئەنفالکراوان هێندانەوە بۆ هەرێمی کوردستان بەڵێ ئەوە هەم جێگەی پێزانی جێگەی پێزانینی هەموو گەرمیانەکان و هەموو کە سوکاری شەیدان ئەنفالکراوان بوو ئەوە لە ڕاستیە ئەرکی حکوومەتی هەرێم بوو کە بۆ ئەرکە هەستیەوە لەگەڵ دامەزراوەکانی عێراق هەمانگی بکە ئێمە تا ئێستا لە هەرێمی کوردستاندا ڕاستە متی ئەگەم پرسی گۆڕە بە کۆمەڵەکان پرسێکی لە چوارچەوەی سیادی دەوڵەتی عێراقایە لە پەرلەمانی عێراق و یاسایەکمانەیە بۆ تەنزیمێن بابەتە بەڵام بۆ ئەمەش بۆ ئەوەی حکوومەتی هەرێم پابند بکرێەوە لە پەرلەمان و محاسبە بکرێت سەرم بابەتە دەبێت یاسایەکمان هەبێت لە پەرلەمانی کوردستان ئەگەرێکیش تر پرسیاریە بێ فەرموو مایکەکە بسم الله الرحمن الرحیم من ئەحمەد بابانیم کۆمنتار و ڕاگەاندکاری وەرزشی عەفوتخوا بگیرە جا پرسیارەکەم بۆ هەرێک لەم بەڕێزانەیە ئەگەر هەر کامێکیان جوابنەوە زۆر ئاساییە بەڵێ باسی وایان کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگایان لە داهاتی نەوت نییە ئاگایان لە زۆر داهاتیکە نییە بەڵێ ئەم لەو پرسیارە ئاڕاستا ئەەکەم ئەگەر ئەگاتان داهاتی نەوت نییە ئەگەرتان لەو داهاتان بوو لە حکومت نایەنە دەرەوە ئەمە حتمەن ڕای زۆرێک لە هەوڵاتیان نەکشینەوە دەستە خۆش بێ دکتۆر لاڤاوا بزانم ئەمەیان ئاراستی جەناب دەستی خۆش بێ بۆ پرسیارەکەی ئەوە یەکێکە لەو پرسیارانەی کە زۆر کاتی تریش گوێ بیستی بووم و وەڵامم ماوەتەوانە لەگەڵ ئەو کەسانە کە دەنگدەرن بەڕاستی ئەمە یەکێکە لەو پرسیارانە کە زۆر جار ئەڵێن بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکومەت نایەتە دەرەوە پێم خۆشە وەڵامی و کاکەیە بەمەوە بەوەی کە یەکێتی لە ڕێی جەنابی کاقوبات و تیمەکەیەوە بۆ ماوەی 6 مانگ لە حکومەت هاتوۆتە دەرەوە بەڵام دواتر بە هەوڵی هەندێک یعنی دەستێوەردانی ئیقلیمی و هەندێک پێوەری تر بەوەی کە ئێمە وەکو هێزێکی سیاسی لە ناو خاکی هەرێمی کوردستانە کە نزیکی 25,000 شەهیدمان ناوە بۆ ئەم خاکە ئەبوو لە ناو حکومەتا بمێنینەوانێ نابێ حکومەت دەسەڵاتی کەسێک بکەین دەسەڵاتی لایەنێکی سیاسی بکەین کە ڕۆژ بە ڕۆژ بس بە بستی خاکی هەرێمی کوردستان تەسلیمی وڵاتێکی بێگانەکە بۆی کە دەرفەتیش بڕخسێ بۆڵ بژاردن وەکو کە ئێستا بەڵێ دەست خۆش بەڵێ کاک زانە فەرموو تعلیقەیە لەسەر لە ئاراستەیەکی تری جوڵامەکەی بەمەوە زۆر کاتیش کە هەر لە بواری ترکە مەسەلەن من تەخەسوس پسپۆڕی من وەردشە ئەڵێن بۆچی حکومەت یەکێتی لە حکومەت ناکشێتەوە من بە بۆچوونی من و ئاراستی من ئەوەیە یەکێتی وەکو حیزبە بچووکەکانی تر نییە وەزارەتێک بەڕێوەبەرێکی گشتی وەکیل وەزیرێک مەسەن ساوانەی تر وتیان سەح بکەین هەمویان خۆیان تەقاوت کرد و مەسەن مدیر عامێکی وەکیل وەزیرێکی وەزیرێکی تەواو
یەکێتی ناوچەیەکی گەورەی بەدەستەوەیە. یعنی تۆ دیقەت بە ئەم ناوچەیە ئێستا ئێمە لە بەیانەوە دانیشتین مقارناکەین بە بینی دوو ناوچەی جیاواز لە شێوازی بیرکردنەوە، جیاواز لە شێوازی حکومڕانی، جیاواز لە شێوازی ئازادیەکان، جیاواز لە شێوازی دەستگاکان، کۆمەڵی جیاوازی فکری فەلسەفی ڕەوشتی هەیە لەو ئینە هەم لە سیاست هەم لە بەڕێوەبرنە. تۆرە من نمونەی وەردشتان بۆینەوە بۆی نەچمە سەر سیاست. لای ئێمە تیپی ملیمانەیە، تیپی ملی هەموو ئاراستەکان و هەموو حیزبەکان و هەموو خەڵکەکانی تایە و بێلانەکانیشی تایە. لەو لا تیپی ملی سەر بە لایەنێک تایبەتە یاوەتی بە دەستگایەکی حیزبی ماعەدا حیزبی خۆی هیچ کەسێکتر بووی نایە تیپی ملی بەرێبەر. باشە ئێمە لە وەردش بەڕێوەبردن هاوبەشین. چیت کە ئاخر تۆ لە ئینسیحابکە ئێستا من نمونە بووێنەوە ئینسیحاب لە چی بکە، یعنی ئاراستەی چی بکات، دەسەڵات با بەچێ، ئەم ناوچێ با بەچێ. ئێمە لە وەردش بەیەکەوە بین بەڕێوە یەکێتی و پارتی نیوەی ئێمە و نیوەی ئەوانە هەر لە سەردەمی پەنجاوکە دروست بووە. دیقەت بە ئەو بەشەی ئێمە هەموو حیزبەکانی تایە بە پارتیشەوە، یعنی ئەوەی کە حیسەی ئێمە وەکو یەکێتی پارتیەکانیشی تایە لە بەس دەست نووری ئەمەیشەکە. بەڵام ئەفۆ بۆی بەس ئەوە نەتەواویکەم لە لای ئەوان بەس تایبەت بە خۆیانە. باشە چۆن من ڕێگە بدەم چۆن یەکێتی انسیحاب بکە ئەو بێ حکمی ئەم ناوچێ بکە. يعني ئێمە ڕێگەی دڵسۆزانەشی نەبووە، یعنی حکوومەتێکی دڵسۆز نەبوو تا تۆ دەسەڵاتەکانی تەسلیم بکەیت و بکشێتەوە. یعنی زۆر جارێکێتی وەکو دەوری ئەو باوکەی دیوە کە ئەبوو سەرۆکی حکوومەت یارێن بیبینێ و دەورەکەی نەدی. کاک سالار تۆش ئەگەر کۆمەتێکی بچووکیش هەبێ لەسەرم بابەتە بڵێ. وەڵام لە منطقێکی سیاسی و سەیری کەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەساسە کە دوای 92 حیزبی ئۆپۆزیسیۆن بوون نییە. یعنی ئەوەی خستە سەر کە لە یەکێتیەوە ئەبێ بێ بە ئۆپۆزیسیۆن و بێتە دەرەوە ئەوانن بەڕای من منطقی نییە. یەکێتی 30,000 بنیادی 30,000 شەهیدە، هەزاران پێشمەرگەی کۆن، هەزاران کە سوکاری ئەنفال، هەزاران کەم ئەندە. هەر ئەگەر ئەو منطقی یاسای هەڵبژاردن ئەگۆڕ کۆمەڵێک پێوەرە بوو کە لە بەحسابیان بۆ هەرێمی کوردستان ئێمە لە ئەنجامی کۆبوونێکمان لەگەڵ کاک بافڵ زۆر ئەمان و زۆنگی سەوز ئەو پێچەوانی ئێمە بوو تەڕەنتی زۆنگی سەوز نییە زۆنگ ئەمە لەوەنە. بەڵام تۆ ئێمە ملەوەنیشە 45% دەسەڵات لای ئێمە بەس خەڵگە ڕووی لە ئێمە. هەی تۆ باوەڕکەن ئێمە بکشێنەوە لە حکومەتیش خەڵکی بۆ ماڵەوە لامە هی خەڵکی بۆ ماڵەوەی لای یەکێتیەکان هەر بە یەکێتی دەزان بنیادیان وایە. ئێستا دوو حیزبەیە لە ئەمریکا هەردووکیان حیزبی دەسەڵات بۆ ئۆپۆزیسیۆن بوون دروست نەبوو. ئێمە تا ئێستا ناتوانین ئۆپۆزیسیۆن بین، ئەوەی نەمادی ئۆپۆزیسیۆن بوون نییە. بەڵام نابێت تەیدی ئەوەش بکەین بڵێن وەڵا لە دنیای دموکراتیا کورسی مهم نییە. کورسی زۆر مهمە. دەست خۆش بێ. دەست خۆش کاک سالار با بچینەوە لای پرسیارەکان فەرموو. ئەم پرسیارمانسی کاک سالار ڕێستانیچێتی نیشتیمانی کوردستان پلانی چییە بۆی فیدباکی دەنگەکانی خۆی ئەمە هەموو بکاتە ناو پرۆسەیەکی چاکسازی سیاسی داهاتوو بۆی دەنگدەرەکانی یەکێتی بتوانن ئیرادەیەکی بەقەوەت یا ڕنگدانەوەیکی بەقەوەتیان هەبێ بەهێزیان هەبێ لە دەنگدانەکانیان لە ئیرادەیان لە ڕای گشتیان. پلانی ئێوە چییە بێ لەم بارەوە؟ من لە زۆر شوێن دەڵێم پلانمان خزمەکاری خەڵک ئەو لەوێتە لای ئێمە خەڵک لە ئەساسی بەرنامەکەمانایە و گەڕاوینەتەوە بۆ لاو معانات و ئازارەکانی خەڵک. من ئێساوە خۆم دڵم بە یەکێتی خۆشە. ئێمە زۆربەی کادرەکانی خۆمان و کادرەکانی یەکێتی وا بووین و لەسەر ڕەخنەگرتن لەسەر ئەوەی کە ناحەقی قبوڵ نەکەین. زۆر جار من وەکو سالار لەم حیزبی خۆمە ئیجراتم لەگەڵ کراوە. لەبەرەوە ئێمە چینەوە سەر و شاڕێ ڕاستی کە این خەڵکە گرنگترین شتەوەی ئاعتیماد کە لاواز بووە، فاسڵەیەکی گەورە سپیسێکی گەورە کەوتۆتە نێوان بۆشایەکی گەورەی کەوتۆتە نێوان خەڵکو و یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە ڕۆژانە هەوڵدەین لەم بۆشایە نزیک بینەوە. یەکێک لەو شانەی کە مژدەیە بە خەڵکی بڵێم ئێمە زۆر جار قسە لەسەر سەرۆک بافڵەکرێ لەسەر ئێمە دەکرێت. ئێمە بڕیارمان ناوی تر مەسیل نەبی، دراماتیک نەبی، بازیگەر نەبی، بڕامانە خۆمان بین و لەگەڵ ئازارەکانی خەڵکا بین لەش ڕوو شتێ نەڵین و لە پشتەوە شتێکی تر بکەین.
لەبەرەوە هەستەکەین خەڵک بەرەو ڕوومانیە اعتیمادی خەڵکمانێ نابێم احتیمادە بدۆڕێنی نابێم قەنەعاتە بدۆڕێنی من یەک نمونە ئەگەر فرسەت بە یەک نمونە دەگەڕم بە کورتی یەک نمونێ هەیە کە پێویستە بجێڕێتەوە لە ساڵەکانی نەوەتەکانە گرانێکی زۆر لەم هەرێمی کوردستانە بوو خەڵک گوڵەچنەی دەکرد بەڵام کە خەتەرێ دەکەوتە سەرێکێتی تاق متفانەکەی دەبەست و دەچوو بۆ جەبهە شتێکە بوو ناوی ئاعتیماد بەڵام هەرم خەڵک خوێنی یاوەیەکێتی بەڵام خەڵک دەنگی ناداوی ئێستا بێمە ئەوە زنوو بکەینەوە ئەبێ ئەو بڕوا ئاعتیمادە زنوو بکەینەوە ئێمە ئێستا خوێنمان لە خەڵک نایەبمان ناتێ لەبەرەوەی بڕامان بە کەشێکی دموکراتی بردنەوەیەکەیە لەم کاتەیە ئێمە داوا لە خەڵکین خەڵک دەنگەکانیان وڵاتێ ها فەرقەکە چەند زۆرە دڵنیام ئەگەر دەنگەکان ناپێمان و ئێمە توانیمان و ئاعتیمادە بجێڕینەوە خەڵک ئامادەیە و کوجارانێکێتی بخاتەوە سەر دڵی خۆی بیخاتە سەر تەوقی سەری خۆی من هەموو جارە دروشمێکەیە کۆتا بازۆ لە کاتان نەگرم دەڵێم دیدی من وایە مەسئولیەت بۆ ئەوەیە ببی بە خۆڵی ژێر پێی خەڵک تا خەڵک بتخاتە سەر تەپڵی سەری خۆی وەڵا پێچەوانە بێ زۆرمان بینی کە چیان لێ بەسەر هات دەسپاس فەرموو من هاوکارم پرسیارەتم بۆ دکتۆر لابەیە بەڵێ ئەبێزت وەکو کاندید کارنامە چییە بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان دەست خۆش کاکاوکار بەڵێ من لە سەرەتای بەرنامەکەشە ئاماژەم پێ کرد بۆ ئەم دەنگدەرە بەڕێزانە کە ڕەنگە کارنامەی من تۆزێک جیاواز بێ لە ئەم برادەر و هەواڵە بەڕێزانەی کە لەگەڵمان یاخود کاندیدن بە حکمی پسپۆریەکەم چکە هەر لە سەرەتاوە ئاماژەم پێ کرد پسپۆری ئابووری یاخود پلانە ئابوووریەکان لەسەر ئەساسێک بنیاد ئەنرێ کە یعنی تۆ سەرچاوی داهاتەکەت بزانی بڕی ئەو داهاتت بزانی کە هەتە هەمووی چاوی لە منەوە ڕۆژ لە مێشکمانان لێکی ڕاستە بە دڵنیایی کێشە قەیرانەکانمانێمە لە 10 ساڵی ڕابردووە هەمووی دارایی و ئابووری بووە بەڕاستی هەمووی موچەیە خزمەت گوزاریە بێکاریە نەبوونی هەلی کارە بۆیە ناحەقی دەنگدەرانم ناگرم بەڕاستی کە هەمووی چاوی لەوەیە کە تۆ لە داهاتوو لەناو پەرلەمانە چی بۆکەی بەڵام ئەوەی کە من لێرا پێم خۆشە ئاماژی بکەم بۆ هەموو بینەرانی بەڕێز و بۆ ئەم دەنگدەرە خۆشەویستانە کە ئێمە ئێستا لە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی سەرۆکێکین کە ئەوەی ئەیڵێ ئەنجامی ئەدا بۆیە من وەکو پسپۆرێکی دارایی و ئابووری ئەو بەڵێنە ئەیەم کە لە ناو پەرلەمانە دوای ئەوەی کە سەرچاوی داهاتمان زانیمان داهاتی ئەم هەرێمە چەنە پلانی جدیمان هەیە بۆ تەرخانکردنی داهاتەکە بۆ ئەوەی کە سێکتەرە ئابووریەکان سەرجەمی ببوژێنینەوە کەرتی کشتتوکاڵ ببوژێنینەوە پیشەسازی ببوژێنینەوە گەشت و گوزار ببوژێنینەوە ناکرێت لە هەرێمێکی دەوڵەمەندێک و هەرێمی کوردستان کە سەرجەم سێکتەرەکان کەرتە ئابووریەکان دەست ئەدات بۆی کە تۆ بیبوژێنیتەوە هەلی کاری تا بڕەخسێنی بیکی بە سەرچاوێکی داهات بۆ ناوخۆی هەرێم بۆ بەگەرخستنی گەنجەکانمان هەمووی وەلانراوە تەنها ئاعتیمادمان کردوتە سەر نەوتیش کەس نازانێت داهاتەکەی چەنە و چۆنە و چۆن سەرفەکرێ کەواتە من وەکو پسپۆرێکی ئابووری دارایی هەتاوەکو نامەوەکو حکومەتی هەرێم لە کابینەی نوێ مابەناوی چاکسازیەوە هاتووە خرجەکانی هەمووی داری کردووە بەبێ ئەوەی سەرچاوی داهاتەکان و بڕی داهاتەکە پیشانی خەڵک بە منەمەوێ جارێ کە چوومە پەرلەمانەوە ئاگاداری بودجێ حکومەت بم ئاگاداری داهاتی ئەم میلەتە بم ئەم حکومەتە بم لە دوای ئەوە یەم کار لەسەر سێکتەرەکانەکەم کار لەسەر بژانەوەی سێکتەرە ئابووریەکانەکەم چونکە وەک سەرۆکەکەممانەڵێ مەکۆیەتی نیشتیمانی کوردستان ئەوەی ئەیڵین ئەنجامیین بۆیە نامێ شتێک بڵم کە نەتوانم ئەنجامی بکەم دەست خۆش بێ و کاگاو کارەتوانی کە بوش بانداین پەرلەمان ئینشاڵڵا تر تەلەفۆنی بۆ ئەو بابەتانە بیری خەیتەوە ئەگەر ئەتوانی یعنی وەکو کەسێک لە بواری ئابووری ناسی و ژمێریاریوانە خۆ دەستەر و بوارانایشەکەی بتوانی ئیش لەسەرەوەکەی کە بودجەی هەرێمی کوردستان کە چەند ساڵە تەزدیق نەکراوە ئیش لەسەر ئەو لایەنە بە دڵنیایی کۆمەڵی خەڵ لەمەیە وەستاوە ڕاستە بەرزکردنەوەی پلا سەرفیاد من حارە خراوە ئەگەر تۆ ئیش لەسەر ئەوە بکەی کۆمەڵێ بژانەوە شتیکە لە بواری ئابووری ئینشاءڵڵا گەشت بە دڵنیایی ئەمە کاری هەموو کاندیدەکانە بێ کارسالار بە دکتۆرە لابە بە مامۆستا پسپۆری دارایی و ئابووری ئەوە تێبینی ئاڕاستیوارەوە هەمووتان تەکمیلەیەکەکەن لەناو پەرلەمانە بۆی کە ئەم کارە يعني سەر بگرێەوە کارە ئەنجام بەڵێ ئێمە لە 10 ساڵی پێشینەکانیش زۆر دەست خۆش من بەس بەڵێ با ئاماژە بەنی تێبینەکەی بەم طبعاً دەست خۆش بێ ئێمە لە 10 ساڵی ڕابردوو بودجە نەچێتە ناو پەرلەمانەوە یعنی پەرلەمان ئاگای لێ نییە بودجە چەنە داهاتی حکومەت چەنە چۆن تەخسیسەکرێ ئەمەمان ئاگا لێ نەبووە کە بەڕاستی ناکرێت لە پەرلەمان بێ ئاگا بێ لەمە پێشینەکان ئێمە لەو کاتێک کە حکومەت لایەکێتی نیشتیمانی کوردستان نەبووە سەردەمی پێشینەکان بووە بە پێشینەی خانوبەرەوە بە
پێشینی هاوسەرگیریەوە بە تواناسازیەوە لەوەتی حکوومەت لەلایەکی نیشتیمانی کوردستان نەما پێشینەکانیش نەماوە. فەرموو پرسیارەکەی. من جوان خۆشحاڵمە بوو لەگەڵ هەرێکە گەڵی عزیز بەشداری لەم پرۆگرامەیە. بەخێر بێت. پرسیارەکەمان ڕاستەی دکتۆر ڕێبوارەکەم دیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبارەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بۆ پرسی یەکخستنی موچەوە چییە؟ سوپاس سەرکەوتوو بوون. دەست خۆش پرسیارێکی زۆر معقول و جوانە. طبعاً هەموو دۆخی هەرێمی کوردستان لەسەرەوە وەستاوە. لەسەر تێکچوونی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا وەستاوە. لەسەر ئەو ناشەفافیەتە وەستاوە کە حکوومەتی هەرێم لەگەڵ بەغا هەیبوو لەگەڵ خەڵکی کورسان هەیبوو. لەسەر ئەو گرێبەستانەی کە تا ئێستا پەرلەمانی کورسان و پەرلەمانی عێراقیش ئاگای لێ نییە. لەسەر ئەو گرێبەستانەی کە لیژنەی تایبەتمەندی حکوومەتی عێراقی داوایەکا و دیار نییە. یەکێتی نیشتیمانی کوردستان دیدی یەکێتی بۆ 4 ساڵی حکومڕانی داهاتوو دیدێکی دەستوریانەیە. دەستوری عێراق چەتری پەیوەندیەکانە. هەرێمی کورسان دەوڵەتێکی سربەخۆ نییە دەبێ ئەومان لەبیر نەچێت. هەرێمی کورسان هەرێمێکە لە چوارچێوەی عێراقی فیدراڵ دەبێ احترامی دەستوری عێراقی بگرین. دەبێت پەیوەندیەکانمان پەیوەندێکی یاسایی و دەستوری بێ. دەبێ یاسایەکدانن پێچەوانەی دەستوری عێراقی بێ. دەبێ لە بابەتی نەوت و سامانی سروشتیە تەفویزی حکوومەتی عێراقی وەربگرین. ناتوانین بەسەر بەخۆی ڕێگەپێدانی هەبێ. یەکێک لە مشکلەکانی ئەوەی کە تەحەدیە لە بەردەم 4 ساڵی ئایندا و دیدی یەکێتی دیدێکی دەستوریانەیە ئەوەیە کە جارێکی تر تەلاعوب بە لیستی موچەوە نەکرێ. ئەوەی کە ئێستا 2 مانگجار و 3 مانگجار لیستی موچە دواکەوێ ئەوەی کە ئێستا یەکێتی ئێوە لیستێکی پاک شەفاف بێ لەگەڵ حکوومەتی عێراق پارتی دەیەوێ بە ناشەفافی تەلاعوب بە لیستی موچەوە بکە. ئەمە وای کردووە زەرمەندی یەکەم خەڵکی کورسان بێ. یەکێتی ڕێگە بەمە نادا جارێ. دەست خۆش بە دکتۆر. بێگومان هەرێک لەم هاوڕێیانە پرسیاری تریشانێ بەس کاتەکەمان بەڕاستی هەرەوە دەرفەتەیە بۆی کە بتوانین کە گفتوگۆکە بکەین. با لە کاک سالارەوە یەک دقت هەیە بۆی کە قسەی خۆت دواپەیامی خۆ بگەین. هەرچەندە دواپەیام ناویست ئەو کاندیدون لەگەڵێ مار بەرکەوتنتانە بێ لە ماڵ بژاردنێ. ئێمە هەوڵەیین کە ئیشەڵا قسەی خۆت لەسەرم سێکتەرە. کردارمان لە قسەکانمان زیاتر هەرەونە زۆر باش. دکتۆرە لاو. من داوام دەنگدەرە خۆشەویستانە و سەرجەم بینەرانی شاشە جوانەکەی کورساتەکەم کە لە ڕۆژی دەنگدان بە ویژدان و بچنە سەر سندوقەکانی دەنگدان ئێمە 2 ساڵی حکومڕانی شایەتی دەری ئەوە بووە کە پێوترێت 2 ساڵی خۆشگوزەرانی لای خەڵکی ئەم هەرێمە بەڵێنتان پێین ئێمە ئێستا خاوەنی سەرۆکێکین کە بەرگێکی نوێی کردو بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە زۆر جیاوازە لەو یەکێتی کە 3 ساڵ پێش ئێستا هەبووە. ئێمە سەرۆکێکمان هەیە کە خاوەنی پەیامێکە کە کۆتایی بەدەسەڵاتی خۆسەپێنیە هێنێ و ئەوەی ئەیڵین ئەنجامی ئەدەین و 2 ساڵیشمان هەیە وابزانم وەکو تەجروبە لە لای هاوڵاتیانی ئەم هەرێمە کە 2 ساڵی خۆش گوزەرانیمان بۆ دابین کردوون بۆیە دڵنیام 4 ساڵی داهاتوو دەنگدەرەکانمان شایەتی دەری ئەو ڕاستی ئەبن کە ئەوەی کە وتومانە جێبەجێمان کردووە. مامۆستازانە من سپاسیان دەکەم سپاسی بەڕێستان دەکەم و پڕیارە دەین و پەیمانە دەین چۆن بووین هەروە بمێنین ڕازگۆ بین دڵسۆز بین و شتێک نەڵێن کە جێبەجێ ناکەین و لەگەڵ خەم و هیوا و ئاواتەکان بین چکە خەم و هیوا و ئاواتی خۆمانە ئێمە شەرکوی ئەوە فەرمانبەر بووین لەو ناڕەحەت و ناخۆشی و نەهامەتیا بووین دڵنیا بە لەگەڵ ئەو بڕیارانە بین کە لە بەرژەوەندی هاوڵاتیانە و دژی ئەو بڕیارانە بین کە لە زەرێری هاوڵاتیان. دکتۆر جان بە کورتی من ژکو کاندیدی ژمارە 50 بەڵێن ئەدەم کە وەکو یاسادانەرێک کە خساسی خۆم یاسایە جملە سادەکانی سەرۆک پاڤڵ وەربگێڕم بۆ دەقی دەستوری و یاسایی بە دەقی دەستوری و یاسایی دەسەڵاتی خۆسەپێن کۆت و بند بکەین جارێکی تر ڕێگە نەدەین بە یاسا قۆڕخکاری دەسەڵات و احتیکاری سوڵتە بکرێ و جارێکی تر ئێمە هەوڵ دەدەین عەدالەت بۆ کۆمەلگا بگەڕێنەوە عەدالەت بە یاسا دەکرێت دەبێ عەدالەت بگەڕێن بۆ دەقی یاسایەکان و هەرگیز لەگەڵ پرۆژە یاسا و بڕیارێکە نابین کە نەعەدالەتی تیابێ کە دژ بە بەرژەوەندی خەڵکی کوردستان. دەست خۆش بە دکتۆر زۆر سپاس هەر بۆ یەک لە ئەو کادی دەبەرزانی کە ئەمڕۆ لەگەڵمان نابوون سپاس بۆی کە هاوڵاتیانی بەڕێزیش لە بەرنامەی دەنگدەر و کاندیدا بەشداریان کرد لەگەڵمانە کە ڕای ئەوان بێگومان ڕایەکی گرنگە بۆ ئەوەی کاندید کە سبەینێ وەکو وتم هەر ڕاکانی ئەمانە هەر بۆچوونەکانی ئەمانە سبەینێ ئەبێتە بنەمایەکی باش بۆ ئەوی کە ئێوە لە پەرلەمانە بتوانن کاری لەسەرکەن و زۆر جاریش بیکەن بە یاسا لەوێ ینی بۆچکە قسەی خەڵکە
سپاس بۆی کە بەشداریتان کرد لەگەڵ ئێمە سپاس بۆ هەموو هاوڵاتی بە ڕێزانی کە بەشداریان کرد ماندوومانکردن زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بەرنامەی ئەمڕۆی دەنگدەر و کاندید کۆتایی دێت لە بەرنامەکانی ترا لەگەڵ کاندیدەکانی ترا لەگەڵ تانە بەردەوامە بین سپاس بۆی کە تا ئەم کاتە بینەرمان